کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ناکۆکی خستە نێوان پارتی و یەکێتی. فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات لە دانیشتنی 22 ئایار کۆمیسیۆنی هەڵبژاردن کارا کراوەتەوە، لە بەرامبەردا فراکسیۆنی یەکێتی نکۆڵی لە کاراکردنەوەی کۆمیسیۆن دەکات. پەیام لە سندوقی ڕەشدا مێژووی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم و دەسەڵاتەکانی باز دەکات. کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم کەی دامەزرا؟ لە کۆتایی ساڵی 2014 بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێم دروست کرا و ئەنجومەنی کۆمیسیاران دەست بەکار بوون. بەپێی یاساکە کۆمیسیۆن سەرپەرشتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و ڕاپرسیەکان دەکات. لە ڕووی کارگێڕیەوە کۆمیسیۆن لە ئەنجومەنی کۆمیسیاران و کارگێڕی هەڵبژاردن پێکهاتووە. بارەگای سەرەکی لە شاری هەولێرە و لە پارێزگاکانیش نووسینگەی هەیە. لە سەرەتای دامەزراندنیەوە کۆمیسیۆنی هەرێم سەرپەرشتی ئەنجامدانی ڕیفراندۆمی ساڵی 2017 و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2018دا کردووە. پێش دامەزراندنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم، کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی هەڵبژاردنەکانی لە هەرێم دەکرد. ئەنجومەنی کۆمیسیاران و دەسەڵاتەکانی بەپێی مادەی 5 یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم، ئەنجومەنی کۆمیسیاران لە 9 ئەندام پێک دێت کە لەلایەن پەرلەمانەوە بە زۆرینەی ڕەهای ئەندامان هەڵدەبژێردرێن. ماوەی کارکردنی ئەنجومەنەکەش 5 ساڵە. لە مانگی 12 ساڵی 2014 ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بۆ ماوەی 5 ساڵ لە پەرلەمان متمانەیان پێدرا و لەسەر بەرکەوتەی هەڵبژاردننی ساڵی 2013 پەرلەمانی کوردستان ئەندامەکان دیاری کران کە پێگاتون لە 3 ئەندامی پارتی، 2 ئەندامی یەکێتی، 2 ئەندامی گۆڕان، کۆمەڵ و یەکگرت و هەر یەکە و ئەندامێک. بە گوێرەی یاسای کۆمیسیۆن دەسەڵاتەکانی ئەنجومەنی کۆمیسیاران بریتین لە دامەزراندن، نوێکردنەوە و بژارکردنی تۆماری دەنگدەران، پەسەندکردنی تۆماری لیستی هەڵبژاردنەکان، هاوپەیمانێتیەکان و پاڵێوراوان، متمانەدان بە چاودێرانی هەڵبژاردنەکان، یەکلاکردنەوە و بڕیاردان لە سکاڵا و تانەی هەڵبژاردنەکان، پەسەندکردنی ڕێکارەکانی ژماردن، جیاکردنەوە و ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان و ڕاپرسیەکان. ئەزموونی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم. کۆمیسیۆنی هەڵبژاردن لە کاتی دامەزراندنیەوە تەنیا سەرپەرشتی یەک هەڵبژاردننی گشتی کردووە، ئەویش هەڵبژاردننی ساڵی 2018 پەرلەمانی کوردستانە. لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ساڵی 2018 کۆمیسیۆن بەهۆی خراپ بەڕێوەبردن و ساختەکاری ڕوبەڕووی ڕەخنە و ناڕەزایەتی بوویەوە. لە ئاکامدا کۆمیسیارانی کۆمەڵ، یەکگرت و گۆڕان واژوێن لە سەرنجامی کۆتایی هەڵبژاردنەکە نەکرد. یەکێتی لە سەرەتاوە ناڕەزایەتی دەربڕی، بەڵام دوجار لەگەڵ پارتی بەیەکەوە ئەنجامی هەڵبژاردننی 2018 پەرلەمانی کوردستانیان پەسەند کرد. بەپێی یاسا بڕیارەکانی ئەنجومەنی کۆمیسیاران بە زۆرینە پەسەند دەکرێن، بەمەش پارتی بە 3 ئەندام لە کۆی 9 ئەندام ناتوانێت بڕیارەکان بە تەنیا دەربکات.